منیش کتێبخانەکەم و بەشێک لە ئەرژیفی ڕۆژنامەنووسین پێشکەش بە کتێبخانەی گشتی چەند سەماڵ ئەەکەم. ئەمە وەک پاڵپشتیەک بۆ کەمپینەکەی 964 کە چەند ڕۆژێک پێش ئێستا بۆ کۆکردنەوەی کتێب لەسەر ئاستی هەرێمی کوردستان ڕایگەیاند بوو. ئەوەی کە تایبەتە بەخۆم کتێبخانەکەم زیاتر لە 400 کتێبی تێدایە، هەروەها زیاتر لە 350 گۆڤار. جگە لەمەش ئەرشیفی ڕۆژنامەی وەقایعی کوردستان کە حکوومەتی هەرێم دەریەکات ئەرشیفەکە زیاتر لە 100 دانەیە. لەوانە گرنگتر دۆسیەیەکی تایبەتی دادگای باڵای تاوانەکانی عێراقم لەلایە کە بە پێویستی ئەزانم ئەم دۆسیەیەش پێشکەش بە کتێبخانەی گشتی چەند سەماڵ بکەم، چونکە ئەم بابەتە هەم تایبەتە بە ئەنفال هەم تایبەتە بە چیمیاباران بۆ کتێبخانەی گشتی چەند سەماڵ جوانە. لە دوای ئەمە وەکو 964 کۆتایی بە هەڵمەتەکەمان ئەهێنین کە لە چەند ڕۆژی ڕابردوو بەدەیان نووسەر ڕووناکبیر ڕۆشنبیر لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەدەم بانگەوازەکەمان هاتن و تاکو ئێستاش بە هەزاران کتێب لە ناوچە جیاجیەکان کۆکراوەتەوە. لەم ڕۆژانە و بە زووترین کات کۆکراوەی ئەو کتێبانە بە شێوەیەکی فەرمی ڕادستی کتێبخانەی گشتی چەند سەماڵ یەکەین، بەڵکو بتوانین بەم کەمپینەی خۆمان بەم کۆکردنەوەی کتێبانە گۆشەیەکی بچووکی کتێبخانەکەی گشتی چەند سەماڵ ڕووناک بکەینەوە.